ئەم ساتە تەنها پارتی دیموکرات داکۆکی لەم قەزیەکە، هیچ فراکسیۆنێکی تر بەڕەسمی داکۆکی لەم قەزیە نەکردووە کە من ئومێ دەکەم. پارتی دیموکرات 45 کورسی هەیە، کەمە نەتەوایەتیەکانی تر پێگاتەکانی تر 11 کورسین. هیوادارم لێرەوە پەیامێکم بۆیان هەیە. ئەوان بە هەردۆخێک هاتوونەتە پەرلەمانی کوردستان، ئەو بابەتێکی ترە، بەڵام ئەوان لە ئاینی مەسیحی و ئاشووری و لە ئاینێکی جیاوازن بۆ ئەرکی و نوێنەرایەتی ئاینەکەی خۆیان هاتوون. نەتەوەی تورکومان بۆ نوێنەرایەتی تورکومان لەوێیە. هیوادارم داخڵ بە ململانەی، چکە ئەمە بەشێکی گەورەی سیاسی ئەم جۆرە لە مامەڵەکردن بۆ هەڵگرتنی پارێزبەندی، تێکەڵ بە ململانەی سیاسی ئێمە و لایەنێک، ئێمە و فراکسیۆنێک، ئێمە و حکوومەت نەبن، خۆیان بپارێزن لەوەی نوێنەرایەتی پێکهاتە و نەتەوە و ئاینی خۆیان بکەن، نەبن بە بەشێک لە گەمەی سیاسی لایەنێک بەکاریان بێنێ. ئەگەر نا دوایی ئێمە هەڵوێستمان ئەگۆڕێ لە سەریان و نوێنەرایەتیەکانی دنیا نەتەوەی گرتووەکان وامان لێ نەکەن پێیان بڵێن ئەمانە نوێنەری حەقیقی پێگاتەی خۆیان نین، ئەمانە مەرامی سیاسی لایەک جێبەجێەکەن، کە من ئومێ دەکەم ئەوان لەوە گەورەتر و بە دوور بن.